ئاو سەرۆتێکی نیشتیمانیە ئەبێ بە یاسا ڕێک بخرێت چۆن مامەڵە لەگەڵ ئاو ئەکرێ لە هەرێمی کوردستان ئێمە لە ئیکتیفای زیاتی بۆ سەرەوە ئاومان هەیە بەڵام لە هەرێمی کوردستان پلانمان نییە بۆ بەڕێوەبردننی ئاو ئەم ئاوە بە ئیسراف سەرف ئەکرێ ئەم ئاوە بە بەلاش ئەڕوا بۆ ناوەڕاست و جنوبی عێراق کە هیچ پێی نازانن لە هەرێمی کە ئێمە ئەتوانین بە دروستکردنی بەنداوەکان بە دروستکردنی پۆندەکان کە ئێستا خۆشبەختانە ناو بەناو بەنداوەکانمان تەواو ئەبێ بۆیە سەر ڕای قەیرانی دارایی ژێرخانی دروستکردنی بەنداوەکانمان نەڕووخاوە وەک خۆی ماوەتەوە بۆیە لەوەی کە دروست کراوە ئەتوانین تەواوی بکەین بۆ نمونە بەنداوی جەلیل لە دۆڵی سماقوڵی بەنداوی دیوانە لە دەربەنی خان و ئیشاڵا لە داهاتوو بەنداوی باون و بەنداوی کەوڵۆس و بەنداوەکانی تر کە لە هەرێمی کوردستان ئیشی لەسەرەکەین خۆشبەختانە جێگیری سەرۆکی حکوومەت لەم مەجالە ئیستیجابەی زۆر باشی هەبووە و پارەی تەخسیس کردووە بۆ ئەم بەنداوانە ڕۆژانە ئیشانتیاکری لە دوای ئەوەی کە هەندێک سعری نەوت بەرز بووەتەوە و هەندێک پارە لە بەغاوە هاتۆ کەمێک دۆخی دارایی حکوومەت باش بووە سەرفکردنەوەی پارە بە پلان بۆ پرۆژەکان دەستی پێ کردو ئەمە جێگەی دەستخۆشیە و ئێمە پشگیری لەم قەرار و بڕیارانەکەین و چیمان پێ بکرێ بۆ پشتیوانیکردنیانە ئەیکین